خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. هەر چۆنێک بێت و بە هەر شێوازێکیش بوو بێ پەرلەمانی عێراق گرێچوەرەی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کردەوە و ئەڵبەت هەنگاوی دوای ئەوە هەڵبژاردننی سەرۆکی کۆمارە و سەرۆکی کۆماریش گەورەترین فراکسیۆنی ناو پەرلەمان ڕادەسپێرێ تا کاندیدی خۆی پێشکەش بکات و لە پەرلەماندا پەسەند بکرێت تا ئەرکی پێکێنانی حکوومەتی پێ بسپێرێت. بەڵام پێناچێ ئەو ئەرکە بۆ هەر کاندیدێکی ئەو پۆستە بێ ئاسان بێ، چونکە هێشتا بە گومانەوە لە پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق دەڕوانرێت. لەسەر پێکێنانی حکوومەت لە ئێستادا لە قۆناغێکی هەستیارداین. هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی عێراقمان بینی. محەممەد حەلبوسی تەمەن 36 ساڵ، حەلبوسی لە سوننەکانی عێراقە و پشتیوانی لایەنە سوننەکانی هەیە. لە میدیای عێراقدا زۆر بابەت لەسەر حەلبوسی دەنووسرێت و بە تایبەتیش لەسەر ئەوەی چمانایەکی هەیە بۆ عێراق، بەڵام هێشتا نازانین ئایا لە ئێران نزیکتر دەبێت یان لە ئەمریکاوە، چونکە هێشتا زووە قسە لەسەر ئەو بابەتە بکرێت. ئەرکەکە سانان نییە لە چەند ڕاهەندێکەوە. یەکەمیان دەکرێت بگوترێن ناتەبایی و بێمتمانەی لایەنەکانە و ڕاهەندێکی تریشی ئەوەیە نازانرێت لە کۆبوونەوەکانی پشت دەرگای داخراوەوە چی دەگوزارێت. To be honest, the situation with the government formation right now doesn't bode well. جا بەڕاستگویانە ڕەوشەکە لە پێکەنانی حکوومەتی نوێی عێراقدا پێناچێت باش بێت. ئەوەی ئێستا دەیبینین گرنگیدانە بە سەر و سەوداکردنە سیاسیەکان. ئەوە پێشم وایە پێویستە تەنها بیر لەو شتانە نەکەینەوە کە دەیبینینە، بەڵکو باخش دەین بەو شتانەی کە نایبینین. ئەوەی کە نایبینین بریتە لە وتوبێشکردن لەسەر ڕێبازەکان و بەرنمەکانی کارکردن و پلانەکانی حکوومەت. بەڵام ئەوەی دەیبینین ئەو ڕێکەوتنانن ژێر بەژێر دەکرێن و خەڵک پارە دەدەن بۆ کڕینی پۆستەکانی حکوومەت داهاتووە. بەڕاستی ژەما زیانی خۆی داوە، جا ئەو دەنگۆیانە ڕاست بنیان نا. لەوەتایی 13 ساڵ لەمەوبەرەوە لەگەڵ هەر باسکردنیەکی پێکێنانی حکوومەتدا لە زۆربەی هەرە زۆری ڕاوەکردنەکاندا باس لە دەستەبوونی وڵاتانی بیانی کراوە لە عێراقدا و بە هەمان شێوەش ڕۆڵ و کاریگەریەکانی عەرەبی سوننەی عێراق لە حکوومەتدا. Right now, you have the Sunnis who have, after depacification, you had... سونەکانیش لە پاش دۆسەی لە ڕێگ و ڕیشە هەڵکێشانی بەعسەوە لە نێو پێکاتەکەیدا کێشەی ئەلقاعیدە هەبووە. دواتریش کێشە و ئاڵۆزیەکانی داعش ئێستاش زۆربەیان ئاوارن. ئەمانە هەمووی بێلەوەی کە سونەکان لە ناو خۆشیاندا هاوڕانین و نەیانتوانیوە ببنە بەشێک لە هیچ هاوپەیمانیەتیەک، چونکە بەرەیەکی یەکگرتویان نییە. تەنانەت هەڵبژاردننی حەلبوسی وەک سەرۆکی پەرلەمان هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو پشتیوانیی لە فەتحەوە بەدەستی هێنا و میلیشیا شیعەکانیش پشتیوانیەکی زۆریان کرد و حەلبوسی وەک سیاسەتمەدارێکی سونە ئەویش بە ئاشکراوە توێتی کە عێراق وابەستەی سزاکانی ئەمریکا نابێت بۆ سەر ئێران. چاوی واشنگتن بۆ بەرنامەی ئەمڕۆ کە تایبەتە بە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق میوانداری دکتۆر دۆگلاس ئۆلیڤان دەکات. دکتۆر دۆگلاس پێشتر بەڕێوەبەری دۆسەی عێراق بۆ لە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا لە هەردوو سەروەختی بەڕێوەبەرایەتیەکانی جۆرج دەبلیو بوش و هەروەهاش براک ئۆباما. دکتۆر دۆگلاس پێشتر لە عێراقیش بووە. دکتۆر دۆگلاس سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا و پرسیاری یەکەمیشم ئەوێ بزانم خوێندنەوەی تۆ چییە بۆ ڕەوشی عێراق. زیاتر لە 4 مانگ تێپەر دەبێ هەتا ئێستا عێراقیەکان نەک نەیانتوانیوە حکوومەت پێک بێنن، تەنانەت نەشگەیشتوونەتە ئەوەی گەورەترین فراکسیۆن لە پەرلەماندا پێک بێنن. خوێندنەوەی تۆ چییە؟ Well, for once, we actually have the process. بەڵێ ئەو بۆ یەکەمین جارە دەبینین پرۆسەکە بە گونجاوی کار دەکات. پرۆسەکار تەنها ئەوە نییە بڵێیت پێویستە گەورەترین فراکسیۆنت هەبێت. پرۆسەکە دەڵێت سەرۆکی پارلەمان هەڵبژێرە، کە سەرۆکی پارلەمان هەڵبژێردرا ئەو جا سەرۆکی کۆمار هەڵدەبژێردرێت و دواتر سەرۆکی کۆمار ئەرکەکە دەداتە دەست گەورەترین فراکسیۆن و بەڕاستیش هێندەی ئەوەی من بزانم بە پێی دەستور پێویست ناکات گەورەترین فراکسیۆن هەبێت تا ئەو کاتێ سەرۆک کۆمار هەڵدەبژێردرێت. ئەلبەت تا ئێستاش کە قسە دەکەین سەرۆکێک بۆ عێراق هەڵ نەبژێردراوە. جا پێویستە چاوەڕوان بین تا بزانین کام لایەنە گەورەترین فراکسیۆن ڕادەگەیەنێت ئەو کاتی سەرۆکی کۆمار هەڵدەبژێردرێت. باشە باوا دابنین سەرۆکی کۆمار هەڵبژێررا. سەرۆکی کۆمار دەتوانێت داوا لە چه فراکسیۆنێک بکە ئەگە فراکسیۆنەکانی ناو پەرلەمان وەکو گەورەترین فراکسیۆن مەبەستمە نەگەیشت بنە ئەوەی کە بڵێن ئەمە گەورەترین فراکسیۆنە. He'll have to find a largest block. پێویستە لەسەری گەورەترین فراکسیۆن بدۆزێتەوە و پێویستیشە گەورەترین فراکسیۆن ئامادە بێت و لە کۆتاییشدا سەرۆکی کۆمار لایەنەکان ناچار دەکات
کاتێک سەرۆکی کۆمار سەیری پارلەمان دەکات و دەپرسێت کامە گەورەترین فراکسیۆنە یەکێک هەر هەڵدەسێتە سەر پێ و لەوانەیە بڵێت ئێمەین ئەوە شەیەکە لایەنێکی تر لەوێدا بڵێت نەخێر ئێمەین جا ئەوەیە لێرەدا کە دەکوترێت پۆستی سەرۆکی کۆمار دەسەڵاتی یەکلاکەرەوەیە بۆ دیاریکردنی گەورەترین فراکسیۆن و ئەو جاش ڕاستپاردنی بۆ پێکەنانی حکوومەتی نوێ ینی پێ دوایە مەکارێکی ئاسان بێ بۆ عراقیەکان کە لە ماوەی هەر هیچ نەبێ 15 ساڵی ڕابردوودا بە دنیای ناکۆچی بەشداری لەم پرۆسە سیاسی عراقدا دەکەن. ڕاستی شتێکی سەرنجڕاکێش دەبێت بینینی ئەو هەنگاوانە هەواڵە باشەکە لەوەدایە کە ئێستا هاوشێوەی 2014 و 2015 و 2010 نییە چونکە پرۆسەکە هەنگاوی بەرەو پێش دەنێت و کار دەکات. ڕاستە دواکەوتن هەبوو پێویست بە بڕیاری دادگا هەبووە بەڵام ئەوە تا پارلەمان کۆبووە و سەرۆکی پارلەمان هەڵبژێردرا کاندیدمان هەیە بۆ سەرۆکی کۆمار و پێویستە بەم زوانە سەرۆکی عێراقمان هەبێت کەواتە عێراق لەسەر ڕێڕەوی خۆیەتی و حکوومەتی نوێژ لەوانەیە لە درنگانێکی مانگی دا یان سەرەتای مانگی 11 پێک بهێنرێت ئەگەر بێت و ئەو حکوومەتەش دابمەزرێ پێ دوایە توانای ئەوەی هەبێ کە کار لەسەر کێشەکانی عێراق بکە پێ دوایە 4 ساڵی ئایندە 4 ساڵی جیاواز دەبن بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو و کاروباری حکوومەتەکانی پێشوودا بەڵێ پێم وایە پێویستە شتێکی جیاوازتر ببین و پێشم وایە ئەوە ڕوون و ئاشکرایە هاوڵاتیانی عێراقی لە بەسرۆ بۆ بەغداد و لە باکووریش کوردەکان داوای شتێکی جیاواز دەکەن لە حکوومەتەکەیان و ئەگەرم حکوومەتە نوێیە وەک پێویست کاری نەکرد ئەوە خۆی دەخاتە مەترسیەوە چونکە هاوڵاتیانی تەوای وڵاتەکە بێزار و ماندوون لە سیاسەتی دووبارە و ماندوون بەدەست ئەو دەستە بژێرەی هەر خەریکی گواستنەوەی پارەن بێزارن لەو پرۆژانە جێهێڵراون و تەواو نەکراون بێزار بوون لە نەبوونی بەرپرسیارەتی کردن جا هاوڵاتیانی عێراق دەیانەوێت ئەم حکوومەتە نوێیە ببینن ئیش دەکات و ئەگەریشەم حکوومەتە ئیشی خۆی نەکات ئەوە ینی هەموو ئەگەرەکان کراوە دەبن سەبارەت بە شیانی کاردانەوەی هاوڵاتیانی عێراق زۆرێک لە ڕێبەرانی عێراق جۆمان لێیان بووە هەمویان باز لەوە دەکەن کە پێویستە 4 ساڵی ئایندە 4 ساڵی جیاواز بێ دواتر هەر لەم بەرنمەیەدا ینی ئێمە دەنگی گەورە کاربەدەستانی عێراقیشمانەیە باز لە مەترسیەکانیش دەکرێت با ئێمە سەواز لە مەترسیەکان بێنین بەڵام بینە سەر ڕەوشی خەڵکەوەی کە تۆ باسی کرد حکوومەتی عێراق دەتوانێت چیان بۆ بکە Well, the good news for this new government, I mean, obviously there's a lot of bad news, but the good news is that بەڵێ هەواڵە خۆشەکە بۆم حکوومەتە نوێیە ئەگەرچی زۆرشتی ناخۆشیش هەیە بەڵام هەواڵە خۆشەکە ئەوەیە کە بە شێوەیەکی بەرچاو عێراق لە داعش ڕزگار کراوە ئەمە بێلەوەی بنەمای دارایی وەک خۆیەتی بوجە وەک خۆیەتی درای وڵاتەکە دابەزینی بەخۆ نەدیوە و هەڵاوسانی دارایی نییە ئەمانە هەمووی پێکەوە یارمەتی دەرن و لە ڕاستیشدا ئێستا عێراق پارەی هەیە لە 2 سەرچاوەشەوەن یەکەمیان متمانەیەکی سەرەکی دارایی هەیە بۆ قەرزوەرگردن لە دراوسەکانی و هەروەهاش لەو متمانە داراییەی قەرزوەرگردن لە کۆنفرانسەکی کوێیتەوە بێ لەوەش پارەی خۆشی هەیە و هەش چاوەڕوان دەکرێت تەنها لە ئەم ساڵدا لە داهاتی زیادەی نەوت 15 بۆ 20 میلیارد دلاری ئەمریکایی هەبێت ئەمە ژیانی پارەیەکی زۆر لە بەردەست ئەم حکوومەتە نوێدایە کە پەرسەندنێکی ئەجگار گەورە بێنێتە ئاراوە یعنی سەنگی بخاتە سەر ئاو خواردنەوە سەنگی بخاتە سەر وزەی ئلکتریک تا سەنگی بخاتە سەر خزمەتگوزاری تەندروستیەکان تا سەنگی بخاتە سەر ئەو پێداویستیانی هاوڵاتیانی عێراق دەیانەوێت تا بوجە تەرخان بکات و چەندێک بکرێت بە خێرای ئەو هەنگاوانە بنێت هەر بۆی پێویستە بە خێرای ئەو کارانە بکات و پێویستیشە ئەو هەنگاوانە ڕوونی و ئاشکرایان لەگەڵدا بێت پێویستە عێراقیەکان ببینن چۆن ئەو هەنگاوانە بە شێوازێکی ڕەوانراون و هەر تەنها ئەوە نییە لەم دەستەوە پارە خراپێتە ئەو دەستەی ترەوە ڕێبەرانی عێراقیش خۆیان نکوڵی ناکەنەوەی کە مەترسیان هەیە من دەگەڕێمەوە وڵا دەمێ پێکەوە دووکمان گوێ لەو لێدوانانەی کاربەدەستانی عێراقی بگرین لەگەڵ هەنگاوەکان بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق شەپۆلی ناڕەزاییەکانی دانیشتوانی وڵاتەکە زیاتر دەبن وەگەڵ ناڕەزاییانەی لە شاری بەسرەی باشووری عێراق بینران گەورە کاربەدەستانی عێراقی ئاگاهی دەدەن اليوم نواجه تحدي الجزء الأكبر منا السياسي ئەمڕۆ ئێمە ڕوبەڕووی ئاستەنگێکین بەشی هەر زۆرشی سیاسیە داواکانی خەڵکی بەسرە داوان بۆ خزمەتگوزاریەکان داواکاری دروست و ڕەوان دابینکردنی خزمەتگوزاریەکان و دەرفەتی کار و ئاوادانکردنەوەی بەسرە و هەموو عێراقیش بەڕاستی بەسرە بنچینەی ئابووری عێراق و ئەمەش گرنگە
ئێمە ئەمڕۆ پێوەستە لایەنی سیاسی لەلایەنی ئاسایشی و لەلایەنی خزمەتگوزاریەکان جا بکەینەوە. مەخابن ڕۆداوەکان خێراییان تێکەوت لە یەکەم دانیشتنی پەرلەمانەوە بە مەبەستی ئاڵۆزکردنی ڕەوشە سیاسیەکە و ترسناکترین شتێکیش لەمەدا گۆڕینەتی بۆ قەیرانی لەشکەری و بەڕاستیش ئەمە مەترسیە. ئەگەرچی پێشتر حەیدەر عەبادی ڕایگەیان شەڕی دژی تێرۆریزم کۆتایی پێهاتوو سەرکەوتنی بەسەر داعشدا ڕاگەیان، بەڵام لە ئێستادا سەر هەڵدانەوەی تێرۆریزم بە دوور نازانرێت. الإرهاب ينتظر خلافات سياسية حادة. تۆرۆریزم چاوەڕوانی ناکۆکی سیاسی توندە تا دەستی خۆی بۆشێنێت. تا ئێستا ئێمە کۆنتڕۆلی ڕەوشە ئاسایشەکەمان کردووە. هەروەهاش دەستگا هەواڵگەریەکان توانیویانە ڕێگە بگرن لە دەستوەشاندنی تۆرۆریستان خۆیان هەشارداوە. هەر بۆیە داوا لە هەموو لایەنەکان دەکەم تا ناکۆکیە سیاسیەکان کۆنتڕۆڵ بکەن و ڕێگە نەدرێت ئەو ناکۆکیانە بکەونە شەقامەکانەوە، چونکە زیانێکی گەورە لە ڕەوشی ئاسایشی و سەقامگیری عێراق دەدات. سەرۆکی پەرلەمانیش لە لێدوانەکانیدا جەخت دەکاتەوە لەوەی بەڵێ عێراق لە بەردەم مەترسیدایە، هەر بۆیە داوای لە بەردانەوانی نێوان لایەنە سیاسیەکان دەکات. پێویستە ئەنجومەنی نوێنەران و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بە سەرۆکی ئەنجومەن و لایەنە سیاسیەکانیش بگەنە ڕێکەوتنێک بۆ تێگەیشتنی سیاسی بۆ هەڵبژاردننی حکوومەتێکی بەهێز کە بتوانێت بەرەنگاری ئاستەنگەکان ببێتەوە. ئێمە لە بەردەم ئاستەنگێکی ترسناکدان بۆ قۆناغی داهاتوو هەروەها گرفتی ئاسایشی. وەک دەگوترێت بڕیارە چارەنووسازەکانی عێراق لە نەجەفەوە دەدرێن چونکە مەرجعیەتی باڵای شیعەکان لەوەیە. ئەم دەسەڵاتە باڵایی شیعەکانی عێراق بە گومانەوە لە حکوومەتەکانی چەند ساڵی ڕابردوو دەڕوانێت و هەوڵەکانی خۆشی لە داواکردنی چاکسازیدا سنوور نەکردووە، بەڵکو داوای گۆڕانکاریەکی بنچینەیش دەکا بۆ 4 ساڵی ئایندە. هەرگیز ناکرێت ئەم واقعەکە ساتبارەی بەسڕە بگۆڕدرێت ئەگەر بێت و حکوومەتی داهاتوو لەسەر هەمان پیوانەوەڕۆشەنی حکوومەتەکانی پێشوو پێک بهێنرێت. لێرەشەوە فشارەکان بەو ئاڕاستەیەدایە حکوومەتی نوێی عێراق دەبێت جیاواز بێت لەوانەی پێشخۆی. دکتۆر دۆگلاس، یەکێ لەو شتانەی لە وەڵامەکانی پرسیاری پێشوودا ئاماژە پێکردن ئەوەیە کە تێرۆریزم لە عێراقدا تەواو بووە، بەڵام هەم سەرۆکوەزیری ئێستای عێراق هەم سەرۆکی پەرلەمانیش ئاماژە بەوە دەکەن کە هێشتا مەترسی تێرۆریزم ماوە. ڕۆژی دووشەمەش لە راپۆرتێکی تایبەتی لێرە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاماژە بەوە دەکا کە هێشتا تێرۆریزم لە عێراق بە تەواوەتی کۆتایی پێ نەهاتووە. ئەگەر ڕەوشی عێراق بەم شێوەیە بەردەوام بێ، بەڕای تۆ تێرۆریزم بەو شێوەی داعش یا بە جۆرێکی تر جارێکی کە ئەگەری سەر هەڵدانەوەی هەیە؟ I don't think so. I think what we have right now in Iraq are the remnants of Daesh. پێم وایە ئەوەی ئێستا لە عێراقەیە پاشماوەکانی داعشن و دەزانین لەکوێدان و لە شاخەکانی حەمریندا خۆیان حەشارداوە. چوونە ناو ئەو شاخانەوە زۆر قرسە و کێوەماڵکردنیشی کاتی دەوێت. دەشزانین دەستە و تاقمی بچووکیشیان هەیە لە باکووری دیالە، لە باکووری سەلاحەدین، لە کەرکووک، لە باشووری ڕۆژهەڵاتی نینەوە. دەزانین لەو شوێنانە هەن، بەڵام بۆ من زیاتر لە چەتە دەچن. بەڵام ئایا خۆیان ڕێک دەخەنەوە؟ بەڵێ لەوانەیە. جا ئەگەر تۆ گونیشین بیت و ئەوانە وەک چەتە یان وەک داعش بێنە سەرت، ئەوە بڵێ پێویستە حکوومەت کاری زیاتر بکات بۆ هێنانە ئارای ئاسایش بۆ تایبەتیش لەو ناوچە دەور و دەستانی دەکەونە بازنینەوەن بەغدا و موسڵ و هەولێر، بەڵێ پێویستە حکوومەت ئاسایش بگێڕێتەوە بۆیان و باری ئاسایش بەو شێوەیە جێگیر بکات تا خەڵکی ئەو ناوچانە کە زۆربیان لە کەمایەتەکانن وەکو تورکمانەکان، ئیزەدیەکان، کریستانیەکان، کورد، عەرەبی سوننا، ئەمانە هەموو لەو ناوچانەدان و پێویستە پارێزراو بن تا بتوانن ژیانی خۆیان دەست پێ بکەنەوە. بەڕاستی قورس ئەم کۆمەڵگە تێکەڵاوانە سەر لە نوێ دەست بە ژیان بکەنەوە بەبێ ئەوەی پارێزراو بن. With various groups all intermingled than it is the pure communities of just Kurds or Shia or Sunni. بەڵام یەکێ لە کێشەکان ئەوەیە بڵێ لە ڕووی لەشکریەوە لە ڕووی سەربازیەوە هێزە عێراقیەکان هێزە ئاسایشەکان توانیانە کۆنتڕۆڵی تەواوی ئەو ناوچانە بکەن، بەڵام ئەوەی کە خەڵکی ناوچەکانیش ئاماژەی پێدەکەن ئەوەیە هێشتا ئەو زەمینانە لە ناو نەبراون کە ڕێکخراوێکی تێرۆریستی وەکو داعش دروست دەکایە هەر ڕێکخراوێکی تری تێرۆریستی بێ. جا پرسیارەکە لەوەدایە ئایا عێراقیەکان نەتوانن ئەو زەمینەیە لە ناوبەرن کە جارێکی کە هیچ ڕێکخراوێکی تێرۆریستی نەتوانێت گەشەی تیا بکەم؟
I think they can and I think they have to. بەڵێ پێم وایە دەتوان و هەروەها پێویستیشە بیکەن پێویستە ئاسایش بگەڕێنێتەوە بۆ ئەو ناوچانە بە تایبەتیشکە ئەو ناوچانە دەکەونە چوارچێوەی ناوچە مشتومڕ لەسەرەکان هەر بۆی پێویستە ئەو ناوچانە لە ڕووی ئاسایشی و پارێزراو بن و خەڵک بگەڕێتەوە بۆیان و ئەو جاش بڕیار لە ئایندەی خۆیان بدەن بەڵێ بە دڵنیاییەوە باری ئاسایشی شتێکە چەند و چوونی لەسەر ناکرێت و پێشم وایە حکوومەتی عێراق خۆی تومە دەکات و دەکەوێتە نەلاوبردننی ئەو پاشماوانەی داعش و جارێکی تریش دەیڵێمەوە چیاکانی حەمرین گرنگترین شوێنێکە ئەو هەڵمەتەی لێو دەست پێ بکەن. لێرا کێشەیەکی تر دروست دەبێتەوە مەسەلەی متمانە لە نێوان خەڵکو و لە نێوان حکوومەتی نێوەندیدا پێ دوایە خەڵک لە عێراقدا ئەوەندەی متمانە بە حکوومەت ما بێتەوە کە بتوانێت یارمەتی دەربێ بۆ ڕێگەگرتن لە گەشەکردنی جارێکی تری تەرۆریستان و بەتابەتیش لێرا مەبەستم لە عەرەبی سوننەیە عەرەبی سوننە ئێستاشی لەگەڵا بێ یعنی وا هەستەکەن لە پەراوێز نراون. I think the government's going to have to do things to reach out. Now, the good news is relations. پێم وایە حکوومەت پێویستە شتێک بکات لەم دۆسیەدا. ئێستا هەواڵە باشەکە ئەوەیە کە پێدەچێت پەیوەندیەکانی نێوان بەغدا و ئەنبار لە هەموو کاتێک باشتر بێت. ئەنبار پارێزگایەکی عەرەبی سوننەیە و دەشێت ئەوە کارێکی ئاسان بێت بەڵام کاتێک دەچیت بەرەو نینەوە و سەلاحەدین کە لەوێش عەرەبی سوننەت هەن بەڵام کەمایەتەکانی تریشت هەن و ئیتر گوزەران قورسر دەبێت. ڕاستیەکیش هەیە زۆرێک لە عەرەبی سوننە جێی متمانی دراوسەکانیان نین بەڵام ناشبێت هەموو عەرەبی سوننە بە یەک ڕنگ بکەین ڕاستە ناتوانین نکۆڵی بکەینەوەی هەندێک عەرەبی سوننە هاوکاری داعشیان دەکرد لامان کاتیشدا گەورەترین قوربانی دەستی داعش بوون و ئەوانیش بوون دەبوایە لەژێر فەرمانڕەوایەتی درڕندانی داعشدا بژیایەتن لەو کاتەدا جا بۆیە بەڵێ پێویستە حکوومەتی نوێی عێراق ئاماژەی خۆی بدات بۆ هێنانەوەی عەرەبی سوننە و ئەو هەستیان لەلا دروست بێت کە جارێکی تریش بەشێکن لە عێراقێکی یەکگرت و هاوکاتی هەنگاونانی بەرەو پێش. چ جۆرە حکوومەتێکە کە بتوانێت ئەمە بکات؟ It's going to have to be a strong and competent government. It's going to have to be a government that is پێویستە حکوومەتێکی بەهێز و متمانە پێکراو بێت پێویستە حکوومەتێک بێت ڕوون و ئاشکایی تێدا بێت و توانای هەبێت بڵێت فەرمونون ئەمانە ئەو پرۆژانن کارێن لەسەر دەکەین لە بەسرە و لە زیقار و پارزەکانی تریش وەک وڵامێک بۆ ئەو داوایانەی خەڵک خۆپیشاندانیان لەسەر دەکرد یان بڵێت ئەمە ئەو پرۆژانن لە پارێزگای ئەنبار دەیکەین کە بەشێکی زۆری شاری ڕۆمادی و فەلوجە وێران بوون لە کاتی ڕزگارکردنیاندا یانیش بڵێت ئەمانش بۆ شاری مووس و ناوچەکانی نینەوە دەکەین چونکە ئەو ناوچانش وێران کراون جام حکوومەتە نوێیە پێویستە ڕەوایی تێدا بێت و پێویستی شەڕون و ئاشکرا بێت پێویستە نیشانی بدات چی دەکات تا هیچ پیلانگێرانێک لەلایەن هیچ لایەنێکەوە نەبێت ئەوە دروست نەبێت شیعە لە شاری بەسرە بڵێت هەموو پارەی حکوومەت بۆ باکوور لە باکوورش بگوترێت هەموو دانیشتوانی باشوورە بۆیە لێرەدا ڕوونی و ئاشکایی گرنگە تا خەڵکی عێراق ببینێت حکوومەتەکان چی دەکات و چی ناکات و سەرچاوەکانی داهاتیش بە ڕەوایی بەسەر هەموو لایەکدا دابەش کراوە لە ناوچە جیاوازەکانی وڵاتەکەدا. بەڵام دکتۆر دۆگلاس حکوومەتی 4 ساڵی داهاتوو چۆن نەتوانێت ئەم هەنگاوە بنێ لە کاتێکە یاری بخۆت دەزانی ئێستش پێکێنانی ئەم حکوومەتە نوێیە بەپێی بڕیارێکی سیاسی پێشوەختە ینی ئەو بڕیارە پێم وایە لە 2004دا بوو یا لە 2005دا بووە دابشکردنی پۆستەکان و دەسەڵاتەکان لە عێراقا سەرۆک کۆمارە بۆ کووردە سەرۆکی حکوومەتە بۆ شیعەیە سەرۆکی پەرلەمانیش بۆ عەرەبی سوننەیە ئەگەر دابشکردنەکە بەم شێوەیە بێت لەسەر بەرژەوەندی سیاسی لایەنە سیاسیەکان یا پێکاتەکانی عێراق بێ ئیتر چۆن ئێمە توانین بڵین دەستبەرداری دۆسەی ئاینزایی بووین لە عێراقدا چۆن نەتوانین بڵین حکوومەتێکە لەسەر بنچینەی پێداویستی خەڵک دروست بووە نەک لەسەر بنچینەی بەرژەوەندی پێکاتەکانی یاخود مەسەلەی ئاینزایی و سیاسی و ئەم جۆرە شتانە. There's no question that this government is going to be selected in the same old way. That's what essentially the Iraqi هیچ گومانێکی تێدا نییە ئەم حکوومەتە نوێیەش بە هەمان ڕێگە حکوومەتەکانی پێشوو دەستنیشان دەکرێت ئەمەش بە دڵنیایی و پەیوەندی هەیە بەڕێو شوێنە دەستوری و یاساییەکانەوە بەڵام هەرتەنها لەبەر ئەوەی ڕێبەران بە شێوازە کۆنەکە دەستنیشان کراون بۆ مانە نییە کە نەتوان بیرکردنەوەی نوێ نەهێنە ئاراوە جا پێویستە ئەو ببینین پێویستە ڕێبەرانی عێراق ببینین کە لە ژوورە داخراوەکانی سیاستەوە هەڵبژێردراون وەک ئەوەی لە هەندێک لە ڤیدیۆکانی ئەم بەرنامەیەدا بینیمان و باسییان لەوە دەکرد
پێکەنانی ئەم حکوومەتە هەروە ئاسان نییە بەڵام شتەکە لەوەدایە هەرکە پێکێنرا ئەوە حکوومەت دەبێت هەنگاوێکی بەرەو پێش بنێت پێویستە خواستی کارکردنی هەبێت بۆ هاوڵاتیانی عێراق بە شێوەیەک کە حکوومەتەکانی پێشتر هەنگاوی لەو شێوەیان نەنابێت بەڕاستیش لێرەدا باس حکوومەتی ئێستای عێراق ناکەم چونکە پارەیەکی ئەوتۆی لە بەردەستدا نەمابوو بەهۆی شەڕی داعشەوە بەڵام بەڕاشکاوی ماوەیەکی درێژخایەن هەبوو کە پارە بۆ پێداویستەکانی گەلی عێراق خەرج نەدەکرا بەو شێوەی پێویست بوو ئەم حکوومەتە پێویستە بژاری خۆی دیار بکات ئەمەش هەر لەوەندەدا ناوەستێت و بڵێت دەمانەوێت شتی باش بکەین بەڵکم حکوومەتە نوێیە لایەن خەڵکەوە بەرپرسیار دەکرێت ئەگەریشە حکوومەتە نەبین وڵامی هەیە بۆ داواکانی خەڵک ئەوە بێگومان خەڵک هەڵوێستی خۆیان دەبێت وەک چۆن خۆپیشاندانمان لە باشووری بەغدا بینی وەک چۆن خۆپیشاندانەکانی هەولێر و سلێمانیمان بینی خەڵک تەماشا دەکات و خەڵک پشووی نەماوە ئەگەر حکوومەتەش وەڵامی ئەو داوایانەی نەبێت ئەوە کێشە دەنە ئاراوە. The people are watching and the people are restless, and if this government doesn't respond, there will be problems. دەگەڕێمەوە وڵات وەک چاودێر ئاماژەی پێدەکەن ناڕزاییەکانی خەڵک زۆرن خەڵک لە دەستێوەردانەکان بێزارن تەنانەت دیگەیشتووەتە ئەو ئاستەی کونسڵخانە بسووتێنرێت بێگومان وەک دەڵێن ئەوەش ناردنی پەیامە و پێویستە تێگەیشتن لەو پەیامانە هەبن. لە هەرێمی کوردستانەوە تا بەسرا خەڵک بەگشتی زۆر بێزارن لە دەستەبژێری سیاسی هەر ئەوەندەش نییە کە بڵێن ئەو دەستبژێرە سیاسیە ڕۆڵێکی بنیاتنەریان نییە لە ڕێبەرایەتیکردنی وڵاتەکەدا بەڵکو ئەوەش دەبینین کە وڵاتانی تر ڕۆڵ و کاریگەریان هەیە لە عێراقدا و ئەمەش لە بەرژەوەندی وڵاتەکەیاندا نییە. لە دۆسێ بەسرەدا من بۆ خۆم زۆر سرم سوورمالەوەی کونسڵخانی ئێران سووتێنرا ئەمە ڕووداوێکی گرنگ بوو کونسڵخانی ئێران لە بەسرە بسووتێنرێت کە ئێران لە ڕووی جوگرافیایەوە وەک بەشێکی دانەبڕا و لە خۆی سێری دەکات و بەڵام بەدەستی گەنجان دەسووتێنرێت ئەمەش ناردنی پەیامێکی بەهێزە سەبارەت عێراق چۆن سەیری کاریگەریە بێیانەکان دەکات. مەترسیەکانی شەڕێکی تری ناوخۆیی بە دوور نازانرێت لە عێراقدا ئەگەر بێت و هەوڵەکان هەوڵی ڕژد نەبن بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق کە بە وڵاتێکی بەشەڕ وێران بوو ناودێر دەکرێت. The political parties, especially those with armed wings, they anticipate پێم وایە لایەنە سیاسەکان ئەوانەی باڵی چەکداریان هەیە پێشبینی پێکدادان دەکەن پێشبینی ڕۆژێکی ناخۆشیان دەکرد لەگەڵ گەنجانی عێراقدا ئەمەش لە ڕوانگەی ئەو ئامادەکاریانەوە دەیان کرد لە کاتی ڕووداوەکانی بەسرادا. جامە دەشێت وەربچەخێنرێت بۆ ڕەوشێکی ئێجگار خراپ و ئەگەریش زیاد دەکات کە عێراق ببێتە هاوشێوەی ئێرانی ئەمڕۆ کە ڕێژەیەکی زۆری خەڵکی لەگەڵ ڕژێمەکەیدا ناتەبا و ناکۆکە و هەوڵی گۆڕانکاری دەدات و لە بەرامبەریشدا ڕژێمی ئێران و لایەنەکان میلیشیا و میلیشای شەقامەکانی بەکارهێناوە بۆ پاراستنی ئاسایشی جا لە عێراقیش لەوانەیە شتەکان لە کۆنتترۆڵ دەربچنوە بەڕاستیش دوانزەمانگی داهاتووی عێراق هێزگار مەترسیدارە. دکتۆر دۆگلاس حەز دەکەم لەم بەشەیەندا باس لە دەستێوەردانی دەرەکی بکەین و بە تایبەتیش دەستێوەردانی کۆماری ئیسلامی ئێران لە عێراقدا و لە پێکێنانی حکوومەتیشدا عێراقیەکان تا چەندێکی تر پشت بە خۆیان نابەستن کە بتوانن ببنە خاوەنی بڕیاری خۆیان. The Iraqis aren't going to be able to make decisions independent of the Iranians until they get their state fixed. عێراقیەکان ناتوانن بڕیاری خۆیان بدەن بەبێ کاریگەری ئێرانیەکان تا ئەو کاتی وڵاتی خۆیان چاک دەکەن وەک بارێکی باو عێراق و ئێران دوو وڵاتی ڕکابەری یەکترن و لە شەڕی ساڵانی هەشتاکاندا هیچ یەکێکیان نەیتوانی شتێک بەرامبەری ئەوی تریان بکات دوو وڵاتن لێک دەچن بەڵام بۆی سزاکان و هەروەهاش ڕوخاندنی ڕژیم پێشووی عێراق بۆ دەوڵەتێکی زۆر لاواز ئەمەش وهای کرد و ئێرانیەکان دەستێوەردان لە نێوخۆی عێراقدا بکەن بە شێوەیەک لە مێژوودا بەم ئاستەی ئێستا نەبووە عێراق پێویستی بەوەیە خۆی دروست بکاتەوە ڕاشکاوانتر بڵێم پێویستی بڕیاری پێکەوەی هەیە هەرکە عێراق توانی بگاتەوە ئاسی باڵای هەرکە ژێرخانی عێراق توکمە کرایەوە هەرکە سیستمی ئاو چاک کرایەوە کاتێک توانی وزەی ئەلکتریکی خۆی بەرهەمبێنێت کاتێک بۆ خاوەنی خزمەتگوزاری تەندروستی و بواری پەروەردە بە ئەندازەیەک ڕێگە پەرستاندنی هەموو هەوڵەتانی عێراق بدات ئەو جار دەبێتە ئەو وڵاتەی بتوانێت خۆی بەرامبەر ئێران ڕابووسێت و پاشەکشە بە کاریگەریەکانی ئێران بکات بەڵام تا عێراق هەر بە لاوازی بمێنێتەوە ئەوە گومان تێدا نییە ناتوان ڕێگە لە کاریگەریەکانی ئێران بگرێت. It's simply unable to push back against the Iranians. هەروەکو لە ڤیددیۆکەشدا جۆمان لێبوو ئەحمەد وەکو شێکەرەوەیکی سیاسی ئاماژە بەوە دەکا کە دەڵێ ئەوە سووتانی کونسڵخانەی کۆماری ئیسلامی ئێران لە شاری بەسڕا ناردنی پەیامی گەلی عێراقە بۆ
ئێرانیەکان ئەگەر گەلی عراق بەم شێوەیە ئێران ڕەت دەکەنەوە ڕێبەرانی عراق بۆچی ئەو دەرفەتە دەڕەخسێنن کە ئێران لە ناوە هەموو ئیشێکی خۆی بکات. Well, again, I don't think they can help it. Iraq is weak. نا پێم وانی یارمەتی دەربن. عێراق خۆی لاوازە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ئێراندا و ئەمە شتێکی نائاساییە. وەک گوتم دوو وڵاتی هاوشێوەن بەڵام ئێستا عێراق لاوازە. هاوڕام لەگەڵ ئەحمەدی هاوڕێم. ئەحمەد هاوڕێکی نزیکمە و چیکەرەوەیەکی باشیشە. جاسووتاندنی کوسوڵخانەی ئێران لە شاری بەسرە ڕووداوێکی گرنگ بوو. بەشێکی زۆری گرنگەکەش ئەوەیە لە کاتی خۆپیشاندانەکاندا کرا. هەرچەندە نازانین ڕێژەی ئەوانەی لەگەڵ ئەو سووتان نەبوون چەندە کەمەیان زۆر. بەڵام ژمارەیەکی زۆری ئەو خەڵکە لە خۆپیشاندانەکاندا بوون پێشتر حەشتی شعبی بوون. ئەمانە ڕەوایی خۆیان هەبوو لەو ڕوانگەیەوە چونتە ئەو پەڕی باکوور وڵاتەکەەوە لە مووسڵ شەڕی داعشیان کردووە. کاتێکش گەڕاونەتەوە زێدی خۆی و بینیویەتی کاری نییە، ئاوی خواردنەوەکەی ژەهراویە، لە هاویندا وزە ئەلکتریکی نییە، ئەمانەش ئەو شتانە نەبوون کە شەڕیان لە پێناودا کردبێت. ئەو گەنجانە ڕەواییەکی زۆریان هەیە، دەسەڵاتێکی گەورەی نافەرمیان هەیە لە کۆمەلگاکایاندا. ڕێز دەگیراون بەهۆی ئەو شەڕاینی داعش کردیان. جالەوانەیە زۆریان دەستیان هەبوو بێت لە سووتاندنی کوسوڵخانەی ئێراندا و ئەمەش بەڕاستی شتێکی گەورەی و پێشم وایە دەشێت ئەمە بێتە نمونەیەک لەسەر ئەوەی ئایا جارێکی تر چی ڕوودەدا. ئەگەر بێت حکوومەتی عێراق داواڕاوەکانی خەڵکی عێراق جێبەجێ نەکات بەڕاستی ئەو داوایەکی زۆر نییە هاوڵاتی داوای ئاوی سازگاری خواردنەوە بکات. بەڕای تۆ ئەم هەموو ڕۆژێک کە ئێستا عێراق تایەتی لە ناڕەزایەکانی خەڵکەوە لە شێوازی دەستی وەردانەکانەوە لەم مەسەلانەدا عێراقیەکان دەخاتە بەردەم ئەو بەرپرسیارەتی کە بڵێن جارێکی کە ئەو ڕێبەرانەی کە پێشتر سەرۆکایەتی حکوومەتیان هەبووە بۆ 4 ساڵی داهاتوو نەبنە سەرۆکی حکوومەت ئەگەریش یا بە ئەمە بکەم بە پرسیارێکی کە جارێ وەڵامی ئەمەیانم دەرەوە. I think it would be very difficult for someone who's had پێم وایە زۆر قرس دەبێت بۆ کەسێک کە لە پۆستێکی باڵادا بوو بێت لە حکوومەتەکانی پێشوودا و بە تایبەتیش لە حکوومەتی سەرۆکوەزیری ئێستادا خۆی بخاتەوە ئەم ژینگەیە. باسی ئەوە ناکەم 4 یان 8 ساڵی تر ئەمە جارێکی تر ڕوونادەتەوە، بەڵام لەم ژینگەی ئێستادا نا و پێشم وایە هەردوو لایەن هەم خەڵک وەم نەجەفیش دەخوازن دەموچاوی نوێ ببینن. باشە ئەگەر دەموچاوێکی تازە هات ڕێبەرە کۆنەکانی عێراق یارمەتی دەرە بن بۆی یا ئەکەونە سەنگەری بەرەنگاری ئەو بۆی. بەڵێ بە ئاشکرا پشتیوانی دەکەن، بەڵام تۆ خاڵێکی باشە دروژان زۆر لایەن خۆیان خسۆتە گەڕ تا ڕێبەرانی نوێی عێراق چەکەوتو نەبن، دەیانەوێت چەکەوتو نەبن تا خۆیان بگەڕێنەوە. جا بەڵێ دەکەوێتە ناو ژینگەیەکی قورسی سیاسیانەی کاری تێدا دەکات. پێویستە ئاگاداری پشتی خۆی ئێمە هەر باسی ئێرانمان کرد، حەزەکەم باسی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش بکەین. هاوپەیمانەتی نێونەتەوەیی بەسەرکردایەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ساڵی 2023دا عێراقی لە دەست سیستەمی دیکتاتۆری ڕزگار کرد. هەر بۆیە ئێستا دەگوترێت ئەمریکا وابەستەیی لەسرە بەرامبەر ئێستا و ئایندەی عێراقیش. ئەوەی گرنگە و دەبێتە هەنگاونانێکی بەرەو پێش لە ڕووی فەرمانڕەوایەتیەوە برێتێ لە ڕۆڵی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا، چونکە ئەگەر سەیری ناڕەزایەکانی بەسرە بکرێت دەبینی میدیاکانی ئێران کەوتنە گونابارکردنی تێمی دەیڤس کۆنسولی ئەمریکا لە بەسرە بەوەی کە ئەو خۆپێشاندانانەی دروست کردووە. لە کاتێکدا ئەم کونسولە دیپلۆماتێکی زۆر چالاکە و ئەو شێوەیە نییە کە ئێران وێنای دەکات. لامان کاتیشدا ئەو ڕوانی نەشەیە کە ئەمریکا لە عێراق بوونێکی گرنگی هەیە و پەیوەندیشی هەیە لەگەڵ چەندان کەسایەتی وڵاتەکەدا و ئەمە شتێکی باشە. هەروەک ئەوەی لێرە سەیری هەندێک ناوی گەورە دەکەین تا بزانین چی دەکەن، ینی ئەوەی پەیوەندیەکان لە نێوان خەڵکدا پێک بهێنرێن و برەویان پێ بدرێت. ئەمەش ئەوەیە کە ئەمریکا لە 15 ساڵی ڕابردوودا نەیتوانیوە بیکات. ئەلبەتە بێمتمانەیش بەرامبەر سیاسەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەیە لە عێراقدا و دەگوترێت ئەمریکا هێندەی پێویست کاری بۆ سەقامگیری سیاسی و ئاسایشی نەکردووە لە عێراقدا و هاوسەنگانەش سەیری پێداویستیەکانی ناو وڵاتەکەیان ناکات. I think the Kurdish leadership didn't exactly hide
بەڵێ پێم وایە پێشتر بینیمان سەرکردایەتی سیاسی کوردە بێمتمانەی خۆی نەشاردەوە بەرامبەر هەڵوێستی ئەمریکا بە تایبەتیش لە قۆناغی پاش ڕفراندۆم و ئەو پشێویانەی هەبوون و هەروەها چۆنێتی سەوداکردنی ئەمریکا لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی نێوەندی لە بەغدا ئاماژە بەوەش دەکرا کە ئەمریکا بەهانامانەوە نەهاتن لە کاتێکدا پێویستمان پێتان بوو دەبواە لەگەڵ جوگرافیا و پێگەی هەڵوێستی خۆماندا بژین و بکەوێتە کارکردن لەگەڵ ئەو کارکتەرەی لەسەر زەوی کاریگەری هەیە. دکتۆر دۆگلاس ئێمە باسی ئێرانمان کرد وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەتوانێت چی بکەیانی وەکو من پێشتریش ئاماژەم پێکرد خەڵک وای دادەنێن کە پێویستە ئەمریکا وابەستە بێ بە عێراقەوە و دەرفەتێکی باشتر بۆ عێراق بڕەخسێنێ تا لەسەر پێی خۆی بوەستێت ئەمریکا لە ئێستا ئەتوانێت چی بۆ عێراق بکات. I think the United States has made it very clear that it's going to support Iraq. The United States played a very پێم وایە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەڕوونی و ئاشکرای ڕایگەیاندوە بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی عێراق. ئەمریکا ڕۆڵێکی ئەجگار زۆر گرنگی بینیوە لە بردنی بانکی جیهانی و سندوقی دراوی جیهانی بۆ عێراق تا یارمەتی بدەن لەو قەیرانەی بودجەی چەند ساڵێک لەمەوبەر هەی بووە. ئەمە ئەو شتانن کە ئەمریکا دەیکات. ئەمریکا بەڕوونی و ئاشکرایی خواستی خۆی دەربڕیوە بۆ درێژدان بە مەشق و ڕاهێنان پێکردنی هێزە سەربازیەکانی عێراق و یارمەتیدانیان لە گواستنەوە بۆ ئەم شێوازە نوێی شەڕ. چونکە چیدی پێویست بە گرتنەوەی شار و چاوشەکان ناکات بەڵکو پاراستنی ناوچە دوورە دەستەکان و پارێزرایی گوندنشینەکان لە چەتەکان و چەکدارانی داعش گرینگە. بە دڵنیاییەوە هەمیشە ئەمریکا پاڵپشتی عێراقا کاتێک دێتە سەردانوستانەوە نێونەتەوەیەکان و یارمەتی دەر بۆ عێراق و یارمەتی دەر لە وتوێشکردنی ئەو وڵاتە. یعنی ئەمریکا هەمیشە ئامادەی پشتیوانیە بەڵام وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا چیدی لەو بارەدا نەماوە تا پارە بۆ پرۆژەکانی عێراق دابین بکات. ئەمریکا ئیتر ئەوە ناکات و پێویستە عێراق پارەی خۆی خەرج بکات یان پارە لە دراوسەکانی قەرز بکات بۆ پرۆژەکانی. بێگومان ئەو شتێکی باشە کە عێراق لە ڕۆژی داگیرکراوی هاتۆتە دەرێ و ئیتر ئەوەش شتێکی دروست و گونجاویشە کە عێراق خەرجەکانی خۆی دابین بکات. ینی بەڕای تۆ بوونی ئەمریکا لە عێراقدا ئەگەر نەبێتە مای سەقامگیری هەم سیاسی و هەم ئاسایشی ئیتر لێرەدا ئەمریکا چ جۆرە ڕۆڵێکی دەبێت؟ Well, the role of the embassy is to be a traditional embassy. دەزانی ڕۆڵی باڵێزخانی ئەمریکا ڕۆڵێکی باو دەبێت بۆ دروستکردنی پەیوەندیەکان لەگەڵ عێراقدا و دەرفەت ڕەخساندنەوە کە هەردوو حکوومەت قسە و باس لەسەر دۆسیەکانی نێوانیان بکەن. دەزانین لێرەدا گرنگترین ڕۆڵی ئەمریکا تایبەت دەبێت بە ڕێکخراونە حکوومیەکان. کارداریەکانی ئەمریکا، ڕاوێژەکانی ئەمریکا و پێشم وای عێراق پێویستی بەم جۆرە پەیوەندیانە هەیە تا کاریان لەسەر بکات و کاریان بۆ بکات. با ڕاشکاوانە بڵێم دیپلۆماسەتی ئەمریکا لەناو باڵێزخانەدا گیری خواردووە و لەناو گرین زۆندا و زۆر قورسە بۆ دیپلۆماتەکانی ئەمریکا بچنە دەرێ و بەشەکانی تری وڵاتەکە ببینن. ئەوە ئەمریکایەکانی ترن دەتوانن لە ڕێگەی ترەوە لە پەیوەندی دابن لەگەڵ عێراقیەکاندا و ئەو پەیامە بێننەوە کای عێراق ئەمڕۆ چۆنە بیرمان نەچێت ئیتر عێراقی ساڵ 2006 نەماوە ینی ئەو شێوەیە نییە کە زۆر لە ئەمریکایەکان بیری لێ دەکەنەوە کە هەر هەمان عێراقی ئەو ساڵەیە. ئەمە بێجگەلەوەی کە شتێکی شەیە وەکو جۆمان نێبوو لە ڤیددیۆکەدا مەسلەی بێمتمانەی و گلەیکردنیش لە ئەمریکادا کە سیاسەتێکی ناهاوسەنگی هەیە بە تایبەتیش لە نێوان هەولێر و بەغدادا. پێت وایە ئەوە دروست بێ؟ Well, we've been hearing this for a while. Baghdad says that we give too much. باڵێ ئەو بۆ ماوەیەکی درێژێک گوێمان لەوە دەبێت. بەغدا دەڵێت ئەمریکا بایەخێکی زۆری داوە بە هەولێر و هەولێریش گازەندەیەکی زۆر دەکات دەڵێت سەنگیەکی زۆر خراوتە سەر بەغدا. جاکە هەردوو لە هەمان ئەو گازەندانە دەکەن یعنی لەوانەیە ئێمە لە پێگە دروستەکە دابین. پێم وایە کێشەکە لەوە دانیە کە ئەمریکا زیاتر گوێ لەم یان لەو لایەن دەگرێت. بەڵکو شتە سەرەکیەکە لەوەدایە کە پێویستە پەیوەندیکی زیاتر و قوڵتریش هەبێت لە نێوان هەموو عێراقیەکان و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا. پێویستە ئاڵوگۆڕی زیاتر و سەردانکردنێکی زیاتری عێراقیەکان و ئەمریکایەکان هەبێت. عێراقێکی زیاتر بە کورد و عەرەبەوە ئەوانەی زمانی ئینگلیسی دەزانن قسەی خۆیانمان لەگەڵدا بکەن و پێویست بە دیالۆگی زیاترە نەک هەر لە ئاستی هەردوو حکوومەتدا بەڵکو لە ئاستی خواردتردا لە نێوان گەلی ئەمریکا و گەلی عێراقدا بۆ دەستپێکردنی ئەو پەیوەندیە. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا چۆن سەیری حەشدی شعبی دەکا و چۆن سەیری هێزی پێشمەرگەی کوردستان دەکا. هێزی پێشمەرگەی کوردستان هەر لە سەرەتای شەڕی داعشەوە هێڵی بەرگری خۆی دانا ڕێگەی لە پەرەسەندنی داعش گرت. حەشدی شعبیش بە هەمان چێوە شەڕی دژی داعش کردووە. لە نێوان ئەم دوو هێزەدا ئەمریکا توانێ هاوسەنگ بێ؟
I think so. I mean, America has warm feelings for all the forces who fought. پێم وایە دەتوانێت چونکە ئەمریکا هەستێکی گەرموگوڕی هەیە بەرامبەر هەموو ئەو هێزانی شەڕی داعشیان کردووە. هێزەکانی دژە ترۆر، لەشکری عێراق، پۆلیسی فدرالی و هەروەها حەشتی شعبی و پێشمەرگەش قوربانیەکانی هەر هەموو ئەو هێزانە لە شەڕ دژی داعشدا شتێک نین بیر بچنەوە. بەڵام ئەوەش هەیە کە ئەمریکا لەگەڵ بەرەو پێشچوونەکاندا زۆر دەخوازێت کە عێراق کنترۆڵێکی تەواوی هەبێت بەسەر هێزە چەکدار ڕێکخراوەکاندا. هێزەکانی دژە ترۆر لەشکر کنترۆڵ کراون، بەڵام هێزی چەکداری لایەنەکان جا حەشتی شعبی بێت کە لە دەرەوەی دەسەڵاتەکانی حکوومەتی عێراقیدایە یان بەشێک لە هێزی پێشمەرگە، هەندێک لە هێزی پێشمەرگە هیچ راپۆرتێک نادەن بە وەزارەتی کارباری پێشمەرگە، بەڵکو راپۆرت تەنها بە لایەنەکانی خۆیان دەدەن. بێگومان ئەمە لە ناو حەشتی شعبیدا زۆر خراپترە. هەر چۆنێک بێت لە هەردوو بارەکەدا پێویستە ئەم هێزانە بخرێنە ژێر دەسەڵاتی حکوومەتەوە و راپۆرتەکانیان بچنە بەردەم شوێنی خۆی، نەک ئەوەی ژێر دەسەڵاتی لایەنێک یان ئاینێک یان تایفێکدا بمێنەوە، بەڵکو پێویستە ڕەوایی ئەو هێزانە لە ژێر دەسەڵاتی دەستوریدا don't belong to a party or a religious group or a sect, but instead are a legitimate force under a constitutional authority. حەزەکەم بڕێک باس لە ناوماڵی شیعەکانیش بکەین. بزانین ئەمان چۆن خۆیان ئامادە دەکەن بۆ 4 ساڵی ئایندا. لە کاتێکدا بە پێی ڕێکەوتنێکی پێشتری لایەنە سیاسیەکان و پێکاتەکانیش پۆستی سەرۆکوەزیر بۆ شیعەکانی عێراق دەبێت، بەڵام ناکۆچیەکان و پەرتەوازەیی ماڵی شیعە وای کردووە تەنانەت پێکێنانی هاوبەندیش لە نێوان لایەنە شیعەکاندا گران بێت. ئێمە ئێستا لەوەداین بزانین هەستە سیاسەکەی ناوبەرەی شیعەکان چییە؟ هێزی بزوێنەر لە ئێستادا لەلایەن فەتح و سایرۆنەوەیە، ینی مەبەستم لە هادی ئەلعامری و موقتەدا ئەلسەدە. ئەمەش ینی سنوودارکردنی جموجۆڵەکانی پارتی داوا. لەوانەیە زۆر کەس نەزانن کە زیاتر لە 13 ساڵە پارتی داوا عێراق بەڕێوە دەبات و ئەم شەپۆلی ناڕەزاییەش دژی داوایە. 13 ساڵ ماوەیەکی زۆرە و هەر بۆیەشە دەزانرێت کە پارتی داوا بەرپرسە لە کێشەکانی ئەمڕۆ عێراق، ئەوانەی تایبەتن بە خزمەتگوزارەکان و پەرەسەندنە سیاسیەکانەوە. هەر بۆیە سایرۆن و فەتح لە ئێستادا لەو بڕوایدان باشترین دەرفەتیان هەیە بۆ وەشاندنی گورزێک بەڕووی داوەدا. وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن پێدەچێت لەو شپرزەیی ناوماڵی شیعەکاندا پارتی داوا بەشە شێری زیانەکانی پێکەوت بێت. هەر بۆیەشە ڕاڕایی و دوودڵیەک لە پێکێنانی هاوبەندیەکانی نێوان لایەنە شیعەکاندا دەبینرێت. بەڵێ ئێستا پێدەچێت پارتی داوا لە لاوەسترین ڕەوشدا بێت. سەرکردایەتەکەی دابش بووە لە ڕووی تەکنیکیەوە دوو سەرکردە لە دوو بەرەی جیاوازدا ڕکابرن. ئەوە پێشم وایە هەتا ئێستا سایرون و فەتح نەبوونەتە هاوپەیمان، چونکە پێش هەڵبژاردن نەسر و فەتح بوونە هاوپەیمان و تا عەبادی چووە پاڵ هادی ئەلعامریەوە و موقتەدا سەدر ئەمەی بە کودەتایەک ناودێر کرد و زۆریش بەتوندی ئیدانەی کرد. بەڵام پاش هەڵبژاردن سەدر بووە هاوپەیمان لەگەڵ عەبادیدا و ئێستاش بووەتە هاوپەیمانی عامری. ئیتر شتەکان دەگۆڕدرێن لە کاتێکدا دەکەونەوەی ڕێچکەکەی خۆیان وەربگرن. دکتۆر دۆگلاس بەڕایتەوە شیعەکان نەتوانن یەکگرتوو بن لە ناوماڵی خۆیاندا، ینی وەکو جۆمان لە هەردوو شیکەرەوە بوو ئاماژەیان بەوە دەکرد کە ڕەوشێکی ئاڵۆز لە نێوانیاندایە و بە تایبەتیش بەرامبەر بە پارتی داوا. So there are a couple of things to understand about this moment, I think. One, you're right. People are tired of Dawa and they would like to see something new. And Dawa پێم وایە چەند شتێکن کە پێویستە تێگەیشتنیان لەسەر هەبێت. یەکەمیان ئەوەی باست کە ڕاستە. خەڵک ماندوون و بێزان لە پارتی داوا و ئارزوو دەکەن شتێکی نوێ ببینن. پارتی داوا لاوازە دابەش بووە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا داوا هیچ شکۆیەکی نەبووە تا خۆی پێ پەردەپۆش بکات. لە لایەکی تریشەوە هیچ لایەک وەک جێگرەوە ناتۆتە پێش و داوا لە ناوەندی سیاسی عێراقدا مایەوە بەو شێوەیە کە هەیە. جا ئەگەر ئەندامێکی داوا نەچێتە پێش و ئەگەری ئەوەی کەسێکی تر لە لایەنێکی ترەوە ئەو هەنگاو بنێت، ئەوە کەسێک دەبێت بە تاموچێژی داوا. نازام سەرۆکوەزیر داهاتوو کێ دەبێت، بەڵام زۆر پێدەچێت کەسێک بێت بە گشتی میانەڕەو بێت، کەسێک بێت ڕووی لە ڕۆژاوا بێت، لەوانەیە زمانێکی بیانی بزانێت ئینگلیزی یان فەڕەنسی، لەوانەیە تکنوکرات بێت، لەوانەیە بڕوانامەی زانکۆی لە وڵاتی ڕۆژاوادا بەدەستێ نابێت. بەڵام هەر گومانم هەیە کەندەی داهاتوو هەر داوا ئاسا دەبێت، تەنانەت ئەگەر ئەندامی داواش نەبێت، بەڵام دۆستێکی نزیکی داوا دەبێت و هاوڕای دیدە سیاسیەکانیان دەبێت. He'll be friendly to Dawa or someone who generally shares their politics. جا پێ دوایە ئەگەر ئەو شتانی کە باسە کرد لە سەرۆکوەزیری داهاتووە هەبێ، بەڵام ئەگەر لایەنە بەهێزەکانی تری شیعە کۆک نەبن لەسەری چۆن نەتوانێت و پۆستە وەربگرێ.
I think so. I think so. I mean, the Sadrists know that بەڵێ پێم وایە چونکە مختەدا ئەلسەدر دەزانێت کە پێویستە سەرگۆزیر توانای قسەکردنی لەگەڵ ڕۆژاوادا هەبێت. هەر بۆیشە ئەو کاندیدە دیار دەکرێت سەدریەکان ڕەتیان کردوێتەوە پارلمانتارەکانیان وتوێژیان لەگەڵ ئەمریکایەکاندا هەبێت هەر بۆیشە کاندیدیان بۆ ئەو پۆستە نابێت چونکە دەزانن پێویستە ڕوو لە ڕۆژئاوا بێت بە هەمان شێوەش لایەنەکانی تریش لەوە تێدەگەن کە ڕۆژئاوا زیاتری هەیە بیخاتە بەردەست و پێویستیان بە سەرۆکوەزیرێکە کە بتوانێت بچێتە نەتەوە یەکگرتوەکان و بتوانێت بچێتە ئەنجومی گشتی UN بتوانێت بەشداری هەبێت لە کۆبوونەوە نێونەتەوەیەکاندا و جێگەی ڕێزی هێزە سەرەکیەکان بێت لە کۆبوونەوەکاندا and be respected by the major powers there. دو پرسیارم لەم بەرنامەیەدا بە سی چرکە وەڵامم بدەرەوە ئەگەر بێت و حکوومەتی داهاتووی عێراق پشتیوانی ئێرانی کرد لەو سزایانی کە ئەمریکا سەپاندوێتە سەر ئێران پێ دوایە ئەمریکا پشتیوانی عێراق بکە. I think America and Iraq are going to have to negotiate very specific exceptions to the sanctions. In general, the sanctions are going to go in place. If Iraqis can come and make a convincing case that in these very specific instances we have to have exemptions or our economy collapses, yes. Great pleasure. تا چاوێکی تری واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموو.